بەخوا ماسێ فەقەرەی شکاوە پشتم. لا إله إلا الله. مامۆستا من ڕۆشتم بۆ سیەکانم، دکتۆر سێ سیەکان و مەعیدەم بکە، ئیتر من پشتم لە دەستدا لە دەست دکتۆرە. پێش ساڵێ خوێنبەربوونم هەبوو لە دەم و لوتەوە خوێنم هەڵەهێنایەوە. باش. ئیتر ڕۆشتم بۆ مستەشفا، دکتۆر وتی نازۆڕت بۆکەم بە بەنجی عامەوە. باش. مامۆستاگیان بە پێ خۆم چوو من ژووری عەمەلیاتەکە یەک عەیبم نەبوو. کاتێک دەرچووم لە عەمەلیاتەکە بەنج بەرمیە، ئیتر وتیان واژوو بکەن و دەرچن بۆ ماڵەوە. هاتمەوە بۆ ماڵ مامۆستا، ئازارێ زۆر لە پشتم پەیا بوو. ئیتر ئەمڕۆ هاتم بۆ بەیانیەکەی دووبارە ڕۆشتمەوە بۆ مستەشفا. کە ڕۆشتمەوە بۆ مستەشفا هەردوو قاچم لە دەستدا بوو، جوڵەی نەبوو. لە خەوتایە هەر بەڕاستی؟ نانا هەر بەڕاستی. لا إله إلا الله. ئەرێ بەخوا مامۆستاگیان ڕۆشتمەوە بۆ مستەشفا، ئیتر دکتۆرەکە وتی داخڵتەکەم، یعنی نەیەتوانی دەست لە پەنجەم بە هاوار مەگەیشتە و دنیای تر. ئیتر مامۆستاگیان داخڵمی کرد 5 دانە ڕۆژ، جوڵەی قاچم نەبوو مامۆستا. ئیتر دامی کرد بۆ ڕەنین، ئیشاعەی گرت، بردیان بۆ لای دکتۆرێتر، ئەو دکتۆرەشم لەگەڵایە کە خۆی نازوڕەکەی بۆم کردووە. باش. مامۆستاتر قورسەکەیان برد بۆ لای دکتۆرێتر، ئەو دکتۆرەی تر سەیری کرد، وتی بەخوا ماسێ فەقەرەی شکاوە پشتم. لا إله إلا الله. مامۆستا من ڕۆشتم بۆ سیەکانم، دکتۆر سێ سیەکان و مەعیدەم بکە، ئیتر من پشتم لە دەستدا لە دەست دکتۆرە. چی بوو بەربوویتەوە؟ چی بوو؟ یعنی هەر لە خۆیەوە فەقراتت شکا بوو؟ مامۆستا نە بەربوومەتەوە لە دەستی، 5 ڕۆژ منی خەوان لە مستەشفا، هەر پێمی ناوت تۆ بەرەوە بوویتە لە دەستمان. 5 ڕۆژ کە کەشف کرا مامۆستا عەفوو. ئەو کاتی کە عەمەلیاتیان کردبووی هەڵتیان گرتبوو بەرتیاندا بوو؟ بەڵێ. ئیتر مامۆستا ئەو ڕۆژەی کە کەشف کرا من پشتم شکاوە، دکتۆرەکە هات بۆ لای من، لە مستەشفای حکومی بووم، لە مستەشفای ئەهلی بۆ منیان کرد عەمەلیاتی پلاتین فەقەرات پشتم. بەڵێ. 5 ڕۆژ ئەو ڕۆژەی کە منە ڕۆم بۆ عەمەلیاتی پشت، ئەو دکتۆرە هات بە منی وت زەمیرم مرتاح نییە، ئەمەوێت زەمیری خۆم مرتاح بکەم. وتم بۆچی؟ وتی وەڵا تۆ لە دەستی ئێمە بەرەوە بووی. لا إله إلا الله. ئەرێ بەخوا مامۆستاگیان دوایەوەی کە لە مستەشفای ئەهلی عەمەلیات کرام، ئیتر مامۆستاگیان هاتمەوە بۆ ماڵ دەرچووم، ئەلحەمدوللا جوڵەی قاچم توانیم ڕێ بکەمەوە. دکتۆرەکە هات، چونکە ئێمە شکاتمان لێ کردبوو. ئیتر دکتۆرەکە هات وتی من ئەمەوێت زەمیری خۆم مرتاح بکەم، تەکالیف مەسروفی عەمەلیات لەسەر من. مامۆستاگیان ئایا من مەسروفی عەمەلیاتم لەم دکتۆرە وەرگرت گوناحبار نابم؟ نزیکەی 6 ملیۆن بوو. نا گوناحبار نابووی، گوناحبار نەبوویتەوە، ئەوایە قەرەبوشتی بکردایەتەوە، ئەوایە قەرەبووی بکردیتایەتەوە، بەڵام ئیتر المهم تەندروستی تۆیە خوشکە بەڕێزەکەم. ئیستا وەزعت چۆنە؟ وەڵای مامۆستا ئەلحەمدوللا باشترم، بەڵام من لەو پارەیە زۆر دوو دڵ بووم، وتم نەک گوناحبار بم کە مەبلەغی پارەم لێی وەرگرتووە. نا المهم خۆ تۆ پارەکە بۆ خۆت هەڵ نەگرتووە، داوتر حەقی عەمەلیات و نەشتەرگەریەکەت. بەو خوایە مامۆستاگیان ئەو پارەیە کە هێنام بۆ عەمەلیاتەکە بە قەرز هێنابووم، چونکە مەبلەغێ زۆر بوو. ڕێک دکتۆرەکە لێیم وەرگرت دامەوە قەرزەکە. نا خوشکە بەڕێزەکەم، تۆ گوناحبار نەبوویتەوە، حەقی خۆتە. یعنی ئەبوایە ئەو دکتۆرە تەنها بەوە ئیکتیفای نەکردایە، زەمیری بەوە یعنی دا نەمرکایەتەوە، ئەبوایە زیاتر قەرەبووتی بکردایەتەوە، دەفتەرێ دۆلاریشی وەکو بەخشیە، وەکو خەڵات و هەدیە بدایە بە تۆ، چونکە تۆ ئێستاش ڕەنگە پێویست بە عیلاج بێت. وەڵام مامۆستاگیان ئێستاکەش بە ئێستاشەوە پێویستیم بە عەمەلیاتێترە، بەڵام من یعنی پێش ساڵێک بووە ئەم مەوزوعە، ناتوانم ئێستاکە دووبارە پێی بڵێمەوە. بێگەم خوای گەورە شیفات بدە یا ڕەبی، دەروی خێرت لێ بکاتێ. زۆر مەمنونم مامۆستاگیان، سەرفراز بی یا ڕەبی، خوای گەورە زۆر مەمنون، دەستان خۆش، عاقیبەت خەیر، چه شەرینەکەم، خوا لەگەڵ بێ.